لە کۆبوونەوە نهێنیەکەی لاهور شێخجەنگی و قوبات تاڵەبانی چی گوزەرە؟ 4 کاتژمێر کۆبوونەوەی داخرا و نهێنی کارتەکان خرانە سەر مێز. سەرۆکۆمار دوو جەمسەری کێشەکانی ناوخۆیی یەکێتی کۆ کردەوە. دیپلۆماتیک نهێنەکانی کۆبوونەوەکە ئاشکرا دەکات ڕۆژی هەینیە شوێن مێرگەپانە. لاهور شێخجەنگی و قوبات تاڵەبانی بە نێوەنگیری بەرهەم ساڵح کۆبوونەتەوە. دوو ئامۆزا کۆبوونەوەیەکی ماراسۆنی 4 کاتژمێری دەکەن. تەوەری سەرەکی کۆبوونەوەکە پرسی سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستانیە کە تا ئێستا لاهور شێخجەنگی بە فەرمی ئامادەنیە دەستبەرداری ببێت. قوبات تاڵەبانی داوای لە لاهور شێخجەنگی کردووە بەلایەنگرانی بڵێت دەنگ بدەن. لە بەرامبەردا لاهور شێخجەنگی پێی وتووە کە ئێوە پێشتر ڕازی نەبوون من بانگەشە بکەم، من ئامادە نیم بانگەشەی هەڵبژاردن بکەم تا ئەو کاتەی کە لە سەرکردایەتی یەکێتی دەسەڵاتەکانم بۆ دەگەڕێنرێتەوە. لاهور شێخجەنگی بڕوای وایە کە یەکێتی لەم هەڵبژارنەدا دەنگی زۆر کەم دەکات و لایەنگرانی حیزبەکەی لەو دۆخە نوێی هاتووەتە ئاراوە نیگەرانن و ئەو ئەگەر چی بەڕاستەوخۆ بە لایەنگرانی ناڵێت دەنگ مەدەن، بەڵام بە ناڕاستەوخۆ بەردەوام جەخلەوە دەکاتەوە کە لایەنگرانی دەنگ نەدەن. لە کۆبوونەوەیەکیشدا ڕۆژی پێنجشەممە لەگەڵ لایەنگرانی لاهور شێخجەنگی وتی من دەزانم ئێوە نیگەران و دەنگ نادەن، ئەگەر ئێستا منیش بێم و داواتان لێ بکەم دەنگ بدەن، ئێوە هەر دەنگ نادەن تا ئەو دۆخەی ئێستا ڕاست نەکرێتەوە. دیپلۆماتیک زانیوێتی کۆبوونەوەکە هیچ ئەنجامێکی نەبووە، تەنها ئەوە نەبێت کە کۆبوونەوەی دیکە ئەنجام بدرێت و ناوەرۆکی بیرروڕاکان بە بافڵ تاڵەبانی بگەێنرێت و دواتر لە چەند ڕۆژی داهاتوودا کۆ ببنەوە. ڕۆژی پێنجشەممە لاهور شێخجەنگی لەگەڵ لایەنگرانی کۆبووەوە باسی لەوە کرد کە ئەو گرفتێکی گەورەی نییە ئەگەر ئەم جارە یەکێتی لە هەرێمی کوردستان شکست بهێنێت، بەڵام ئەوەی بەلایەوە گرنگە یەکێتی لە کەرکووک کورسیەکانی کەم نەکات چونکە ئەوە بۆ کورد زۆر گرنگە. لاهور شێخجەنگی تا ئێستا بە فەرمی ئیمزای لەسەر واسێنانی لە سەرۆک لیستی هاوپەیمانی نەکردووە. دەیەوێت پرسی هەڵبژارنەکان وەک کارتێکی فشار بۆ سەرد و ئامۆزاکەی بەکار بهێنێت و بتوانێت بەشێک لە دەسەڵاتەکانی بەهۆیەوە بەدەست بهێنێت.